واجبة چی بێ خواردن بێ چونکە رسول الله صلی الله علیه وسلم فەرمی چییە طعامە بێ خواردن بێ واجبە خواردن بێ حەدیثەکە دیاری کردووە ئیتر مەڕۆن بۆ قسەی کەس بە خواردن بێ زۆر 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 خۆت بە کەسێکی خواناس و دیندارە زانی و کەسێکی کۆمەڵناس و دەروونزان و شارەزا لە حاڵی خەڵکە زانیاڵی پارەکە زەرورە لەگەڵ 2 کیلۆنی و برنجەکەیە 10,000 بەرێ ئەو وەختە خێری زیاتریشە دەسەکەی ئەگەر ئەوەنە مهمی بڵێەوە 10,000 لەگەڵ برنجەکە چکە پارەکە زەرورترە بەس من ئەویش مێناوە مەڵێ پارەکە ئاسانترە نەوا ناڵێ ئەڵێ زەرورترە ناڵێ ئاسانترە جا بۆیە بەڕاستی ئەبێ تەعام بێ بڕەکەیە بێ چەند بێ ئەبێ 4 مشت بێ بە مشتی پیاوێکی وەسەط نەک پیاوێ ماشەڵا دەستی ئەوەندە بێ هەر مشتێکی 2 کیلۆ بێ مشتی پیاوێکی وەسەط پیاوێکیش نا دەستی بچکۆلە بێ مشتێکی 100 غرام بێ مشتەکانیش بەو شێوە هەڵیەگری و دایانی نەگاوە هەڵیگری بیتەکێنی ئەنجا داینی بە پێی خواردنەکانیش وەزنەکەی ئەگۆڕێ یعنی ئێستا ئەو 4 مشتە لە برنج 2 کیلۆ 300 غرامی کردو کە بەدەستێکی عادل پێوراوە لە خورما 3 کیلۆی کردو بەو شێوە لە فاسۆلیا 2 کیلۆ 65 غرامی کردو 70 غرامی کردو هەندە بۆیە بە پێی خواردنەکە ئەگۆڕێ ئەگەر تۆ لە هەر خواردنێ دروست دەرێ کرد